لە سنووری دارێ سەربەخۆی سۆران تەنیا دوو قەزا پێوەری زیرەکی بۆ نەبەستراوە. بەڕێوەبەری گشتی کارەبای سۆران دەڵێت 6% سنووری دارێ سۆران پێوەری زیرەکی بۆ بەستراوە و تەنیا 40% ماوە. سڵاوتان لێبێت من پشتیوان کەریمم لە یەک باسی ئەمڕۆ زانیاری زیاتر لەم بارەیەوە دەخەمە. ئەندازیار ئەردوان ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کارەبای سۆران لەبارەی بەستنی پێوەری زیرەک بە یەک باسی ڕاگەیان لە بەشێک لە قەزا و ناحیە و گوند و ئاوایەکانی سەربەی دارێ سەربەخۆی سۆران پێوەری زیرەک بەستراوە کە دەتوانین بڵێن 6% سنووری ئیدارەکە پێوەری بۆ بەستراوە و تەنیا 40% ماوە. ئەوش هەردوو قەزای مێرگەسۆر و چۆمان دەگرێتەوە. باس لەوەش دەکات لە ئێستادا لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی داوە بە دابینکردنی زیاتر لە 700,000 پێوەر بۆ وەزارەتی کارەبا دەشڵێت هەر کاتێک بەشی دارێ سۆران گەیشتە بەردەستمان لە ئایندەیەکی نزیک دەست بە بەستنی پێوەرەکان دەکەین لەو شوێنانەی کە ماون. بەڕێوەبەری گشتی کارەبای سۆرانەوەشی خستە ڕوو لە سنووری دارێ سۆران 2 ساڵە کار بەم سیستەمی پێوەری زیرەک دەکرێت. ئەم سیستەمەش وای کردووە پرسی زێدەڕەوی و بردننی کارەبا بنبڕ بکرێت و بە شێوەی ئۆتۆماتیکی ماگانە خەرجی کارەبا بۆ بەکارهێنەر دەگەڕێنرێتەوە. ئاوکات پێشتر لە وەزارەتی کارەبا لە ڕاگەیاندراوێکیدا لەبارەی سیستەمی پێوەری زیرەک ڕاگەیاندبوو کە بەشێک لە کارەبا کەمان ون بوو یان بە فیرۆ دەڕوات یان سەرپێچی کراوەتە سەری پێوەری زیرەک ئەو حاڵەتانە هەبێت بنبڕی دەکات. ڕاشیگەیاندبوو بە تەوابوونی سیستەمی پێوەری زیرەک لە تەواوی هەرێمی کوردستان ئەوە کارەبا دەبێتە 24 کاتژمێری. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەش کردن. هەر شاد